ئەوەی ئێستا گوێتان لێبوو هونەرمەندێکی دیاری ئێستایە کە ئەو کات تەمەنی تەنها 14 ساڵ بوو. تۆ نازانی چەند دڵشکاوم چەند لاڕەیش تەنیا جەماوم. ئەو لە ساڵی 1995 لە خانوویەکی سادەی گەڕەکی حاجیاوی شاری سلەیمانی لەدایک بووە. ئەو کوڕێکی وریا بوو هاوکات بە کۆمەڵێک خەونەوە منداڵی لە خوێندن و کاسپیدا بەسەر دەبرد. ئەگەرچی کرێکاری و نەداری نەیان دەهێشت باشکرا باسی ئەو خەونی بکات کە دەیەوێت ببێت بە گۆرانی بێش. بەڵام خێزانەکەی و هاوڕێکانی منداڵی پشگیریەکی بەهێز بوون بووی. هەندێک جاریش کەسانێک بەردەوام پێیان دەگوت ناتوانی ببیت بە گۆرانی بێش کاکە واز بێنە. بەڵام ئەو وازی نەهێنا و بەردەوام بوو. ئەو لە یادیەتی کاتێ هەر ئەو کەسانەی پێیان دەگوت ناتوانی ببیت بە هونەرمەند بەڵام لە کۆنسێرتەکەی ئامادە بوون و تەنانەت گلەی ئەوەیان دەکرد کە ئەوان کورسیەکانی پێشەوەیان بەر نەکەوتووە. ئەو لە تەمەنی 11 ساڵیەوە گۆرانی دەڵێت. هەمیشەش سحرێک لە دەنگ و کەسایەتی هەبوو. بە جۆرێک هەر کات گۆرانی بگوتایە بە ئێستاشەوە چونکە لە ناخی دڵیەوە بە خۆشەویستیەوە گۆرانی دەگوت لەگەڵ یەکەم گوێگرتن لێی نەتدەتوانی سەرنجت بەلایدا ڕانەکێشرێت. یەکەم هەنگاوی بۆ گەیشتنی باخەونەکانی و یەکەم دەرکەوتنی لە بەرنمەیەکی پێشبڕکەی دەنگخۆشی بوو لە ساڵی 2013. خاکی غەریبی پیرۆز بێ وەلکێوازاونێوە چاوتام و شەوێ تایدا هەوادارێکی زۆری لە خۆی کۆکردەوە. وە خۆی لە ژیاننامەکەی باسی دەکات زۆر کاری کرێکاری کردووە. ڕۆژێک لە یەکێک لە باڵەخانەکاندا کاری پاکەرەوەی دەکرد و گۆرانیەکی ئەژدەر وەهبی لەگەڵ کاری پاکردنەوەکەدا لەبەر خۆی دەگوتەوە و لەپڕ وەک بڵێ هەمان هونەرمەند واتە ئەژدەر وەهبی لە گەردوونێکی ترەوە بگاتە ئەو شوێنە و بە سوتفە لەوێوە تێپەڕ دەبێت و پێی دەڵێت تۆ دەنگت زۆر خۆشە لە داهاتوو دەبیتە هونەرمەند. هەیدایە داوەیە دایە دایە دایەی شیرینم هەیدایە هۆ هۆ دایە دایە هیوای ژیانم دایە بەبێ تۆ ناژی دایە ئارامی جانم. بەڵێ ئەژدەر وەهبی ڕاستی گوت و وەک بڵێ لە دەنگیەوە ئەژدەر وەهبی داهاتووی ئەوی دەبینی ساڵ هات و ساڵ تێپەڕی. ئەستێرەی هونەری ئەو لە دنیای هونەری کوردیدا گەشایەوە و دوای 8 ساڵ لەو ڕووداوە بیری هونەرمەند ئەژدەر وەهبی خستەوە و زۆر سەرسام بوو پێی. دەڵێت باشە بۆ تا ئێستا باست نەکردووە ئەزانی ئەوە مای شانازیە بۆ تۆ. ئەو لەگەڵ شکستدا نێوانی خۆش نییە و دەڵێت شتێک نییە لە من بەهێزتر بە ناوی شکستەوە بەڵام هەندێک شکست هەیە لە ژیان کە داهاتوویەکی گەورە بنیان دەنێت. بۆ نمونە ئێستا ئەو ساتی بیر ناچێتەوە کاتێک لە بەرنامەی خۆشترین دەنگ هونەرمەند کاروان کامیل ئەنجامی ئەو ئێسێمێسانی دەخوێندەوە و تایدا شکست دەهێنێت. کاروان کامیل بە خەمباری و دوای دڵنەواییەکی زۆر پاشان ڕای دەگەێنێت بڕوار سەڵان. وەک لە ڤیدۆکە دیارە هونەرمەند کاروان کامیل زۆر بە نابەدڵیەوە ئەنجامەکە ئەخوێنێتەوە و ئەوەی لە بیرەوەریدا ماوەتەوە و دەڵێت لەو کاتە قسەی هاوڕێکانم بیرکەوتەوە کە پێیان دەگوتم تۆ ناتوانی سەرکەوتوو بیت و
ئەتوانم بڵێم ناخۆشترین هەست هەم بوو بێت ئەو کاتە بوو. بەهێزی ئەو ویستی بیسەلمێنێت کە ئەنجامی SMS پێوەری بەهرە و دەنگخۆشی ئەوە و هیچ هونەرمەندێکی ڕاستەقینە دیاری ناکات. هەردوای 2 ڕۆژ لە شکستێنانی لەو بەرنامەیە گۆران دڵشادی هونەرمەند و هاوڕێی گۆرانی نایتەوەی پێشکەش دەکات و دوای ماوەیەکی کەم لە تەواوبوونی بەرنامەکە ئەو وەک یەکەمین بەشدار بووی ئەو بەرنامەیە یەکەمین بەرهەمی خۆی بڵاو دەکاتەوە و ئەو کات دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆیدا هێنا و بە جۆرێک گۆرانیەکە چوو بووە سەر زاری منداڵ و گەنج و تەنانەت کەسە بە تەمەنەکانیشەوە. ئەگەر جارە شارەکەی شێر کوچە و کۆڵانی کەمترێ بوو گەرچی جارە شارەکەی شێر کوچە و کۆڵانی کەمترێ بوو بەڵام گیانە سلەیمانی هەر جاری جارە خۆشتر بوو. ئەو یەکەمین گۆرانی بە قەرز تۆمار دەکات و بڵاویشی دەکاتەوە. دواتر بە پارەی کارکردن قەرزەکەی دەداتەوە. ئەو یەکەمین هونەرمەندی گەنج بوو لە سەرەتای دنیای هونەریدا لەگەڵ گەورە هونەرمەندی کورد کەمال محەممەد گۆرانیەکی نیشتیمانی وەک دوێت بڵاو کردەوە و هەر وەک دوێتیش گۆرانیەکی لەگەڵ هونەرمەند بەختیار ساڵاح تۆمار کرد. ڕاستە ستایلەکەیان دوور بوو بەڵام ئەو بۆ دڵخۆشی خەڵک و گوێگرانی توانی گوێگرێکی زۆر بۆ ئەو گۆرانیە لە خۆی کۆ بکاتەوە. لايلم 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 ليلى كم شتا ليلى كم شتا دڵی مەزنونم باوانم هەرچاوەڕێتە لەکەم مەزنونە و هەرچاوەڕێتە. دواتر یەکەم ئەلبومی بە ناوی جەژنی مەرگ بڵاو کردەوە و تا ئێستا زیاتر لە 30 سنگڵ تراکی بڵاو کردوتەوە. ئەو بەشدار بۆی وەک باسمان کرد شکستی هێنا وازی لە سەرکەوتن و ڕێکۆردەکانی نهێنا و لە گۆرانی خۆشی ئەم دنیایم ئەتۆی ڕێکۆردێکی گەورەی تۆمار کرد و تا ئامادەکردنی کورتەیەک لە ژیان نامەی ئەو گۆرانیە یەکەمین گۆرانی کوردیە کە زۆرترین ڤیوی هەبێت واتە زۆرترین کەس گوێی لێگرتە بێت. بە جۆرێک گۆرانیەکە چووە سەرزاری زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان و کەسایەتیەکانی دەرەوەش. خۆشی ئەم دنیاەمە تۆی لێوان لێوی لەگوو ئەی جوانتر لە پەری ئەو کۆڵانە پڕگوڵ دەبێت چەند دڵخۆشمە من کاتێک پێدەکەنی. بە گوێرەی ئەوەی ئەو بە منداڵی زۆر حەزی بۆ یاری تۆپی پێ بووە دەڵێت ئەگەر نەبوومایە با هونەرمەند دەبوومە یاریزانی تۆپی پێی کوردستان چونکە بە منداڵی یاریزانێکی زۆر باش و ژیر بووە. ئەویش یەکێک بۆ لە خەونەکانی و جەخت لەوەش دەکاتەوە. ئەگەر بەم خەونەی نەگەشتایە بەو خەونەی تری دەگەیشت و وەک دەڵێت ئامانجم خزمەت و ناساندنی زیاتری کوردستان بووە جا لە هەر ڕێگەیە کۆ بوو. لە کۆتایی دەبێ لە ژیانی میران عەلیەوە لەوە تێگەشت بین سەرکەوتن لە ئەنجامی کۆڵمەدانە، سەرکەوتن قبوڵ نەکردنی شکستە، سەرکەوتن مافی هەموو کەسێک، بەڵام دیاریە بۆ ئەوەی بۆی هیلاکە بێ. ئەو دەڵێت لە منداڵیەوە هەستم دەکرد کە بەهرەم هەیە بەڵام کۆڵم نەدا تا بە خەونەکەم گەیشتم و ئاوا دەخوازە هەموو گەنجانی کورد بە ئاوات و بەهرە و خۆزگەکانیان بگەن و ئاماژە بۆ دەکات. ڕاستە سەرکەوتن بەچێژە بەڵام بەچێشتر دەبێت کاتێک بە ناڕەحەتیەکی زۆرەوە بەلووتکە بگەیت. تو نازانی کە دەتبینە و دەم بەخەندا و پێکەنینی لەلای ئەمن تەنیاترین گوڵی جوانی سەرزەمین. ئازیزانم، من لە ناو ئێوە هاتوو، لە ئێوە بۆ ئێوە. ئەم ژیاننامە کورتەیەک و سەرقەڵەمێک بوو لە هەوڵدانم بۆ سەرکەوتن. ئەمەوێت لەو ڕێگەیەوە هێز و ورە و کۆڵمەدانتان پێبەخشم. هەموو توێژەران و دەرووناسان و گەشە پێدەرەمڕۆیەکان ئەڵێن هەموو کەس هێزی سەرکەوتنی هەیە. من وەکو میران عەلی پێتان ئەڵێم هەوڵ و هیلاک بوونە بەردەوامەکانتان سەرکەوتوتانەکات. تکایە کۆڵ مەدەن، بەهێز بن، کۆڵ مەدەن.